سڵاو سەرەتای دروستکردن و بیرۆکەی دەروون و دیاردە ئەو بێهیوایی کە لە ماوەی ڕابردووە ناکاریگەری بەشێک لە میدیاکان دروستی کردهبوو ئەو کاریگەریە لەسەر ئێمەشە بوو بۆیە بەشێکی زۆر لە خەڵک پێوتی نەیوت ئێوە باسی چیەکەن و باسی چی ناکەن هەر شتێک باسەکەن تەنها باسکردنیەکی میدیاییە و سعاتێکی پێوە کوژن و هیچ لە مەسەلە ناگۆڕێ کە ئێمە بۆ سەردەمە ناحەقیان ناگرین لە بەرەوەی کە بەڕاستی بە ئێستاشەوە بەشێکی زۆر لە میدیای کوردی بۆتە میدیایە کە تەنها کاتی بێبەڕێکرێ و تەنها کاتی خەڵکی پێگرێ بەڕاستی بەڵام بە خۆشحاڵیەوە دەروون و دیاردە توانیمان بە پشتیوانی ئەو تیمە بەهێزەی کە لە پشتی بەردامەکەوەیە ئەو تەسەورانەی خەڵک بگۆڕین بۆی کە بەڵێ میدیا ئەگەر بەجددی ئیش بکات کاریگەری خۆی هەرە بێت و کاریگەریشی لەسەر کۆمەلگا بێت و کاریگەری و فشاری بەهێزیش لەسەر حکوومەت و پەرلەمان و لانی پەیوەندیدار دروستەکە بەرحاڵ بەرنامەیەم جارەمان زیاتر لە دوو بەرنامەمان دروست کرد کامە سێم بەرنامەیە و کۆتا بەرنامە بێت لەسەر دیاردەی بەناو شێخ و مشایەخ و فاڵچی و چی و چی و چیەوە کە کەوتبوونە قۆڵبرینی خەڵک کەوتبوونە تەحەڕوش و سوکایەتیکردن بە خەڵک و پارێکێشانەوە لە خەڵک بەڵام هەچ کەسێک زەرەرۆمەنی ئەم حاڵەتە بوو لە بەرەوەی کە بە جۆرێک بە دۆخێک و بە فێڵێک و بە پلانێک سوچی ئەم ئینسانانیانەگەر سوچی ئەو قوربانیانیانەگەر کە ئەم قوربانیانە نایانەتوانی شکات بکەن بە خۆشحاڵیەوە لە ماوەی ڕابردووە بە سوپاسێکی ئێجگار زۆرمانەوە وەلەو من هەمیشاڵم سوپاسی نایە لە بەرەوەی هەمومان ئەرکی خۆمانە بەڵام ئێمە وەکو تیمی دەروون و دیاردە پێزانینی زۆرمان بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر و سلەیمانی هەیە بە تایبەت لە ئاستی شخصی کاک لیوا عەبدولخالق تەلعەت کە بەڕاستی دەست و پەنجەی نەرم بۆ لەگەڵ هەر بەرنامەیەکا کە ئێمە کردومانە و بە خۆشحاڵیەوە گوێگری بەرنامەکانمان بووە و ئیشی لەسەر ئەو بەرنامانە کردەوەی کە پەیوەندیدار بێ بە جەنابیان و هەروەها بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلەیمانی و بە تایبەتیش کاک نەقیب سەرکەوت ئەحمەد کە ئەویش بە هەمان شێوە دەست و پەنجیان لەگەڵ دەروون و دیاردە نەرم کردووە و ئەو دیاردانی کە دیاردە و کێشەی کۆمەڵگە بووە بەپێی ئیمکانیەت و توانا و هێزی خۆیان مامەڵیان لەگەڵا کردووە بەڵام بە خۆشحاڵیەوە بڕیاری ئەم جارە بۆ گرتن و قەڵاچۆکردنی ئەم ساختەچیانە من وایان ناوە بم هاتە پلەیەکی باڵاتر لەسەر داوای وەزارەتی ئەوقاف و بە پشتیوانی وەزارەتی ناوخۆ داواکە گەێنرایە سەرۆکایەتی حکومەت و بە خۆشحاڵی و ێساوکو بڕیارێکی گەورەکاری پێکرێت و بە یەکجاری ئەم ساختەچیانە قەڵاچۆکرێت بە خۆشحاڵیەوە بۆ ئەم بەرنمەیە بە میواناری لیوای مافەروەر عەبدولخالق تەلعەت بەڕێوەبەری پۆلیسی هەولێر ئازێتە کێشا زۆر سپاس نمونە و زۆر بێ مجامەلەیان ئێمە وەکو میدیایە بێ سەپۆرتی خەڵکی وەکو ئێمەوانان بکەین کە دەست و پەنجە نەرمەکەن لەگەڵ ئەو بەرنامە جدیانی کە لە میدیاکانەوە ڕوا و ینی شان بەشانی ئێمە ئیشمان لەگەڵا زۆر بەخێربی ناسک سعید چالاکوانی ئافرەتان جنابیشە بەخێربی لەم بەرنامەیە ئامادەیت کە لەسەر ئەو دیوە قسەم بۆ بکەیت کە چی بۆ ئافرەتانە بڵێ کە هیوا و ئایندە و ڕۆژگار و بەخت و شانس و ناوچوانیان دەردی خۆیان ئەڵێن ئەخەنە دەستی فاڵچیەکەوە و ئەو فاڵچێش بارزووی دڵی خۆیان تەحەڕوشیان پێوە جنابیشە بەخێربی و هەروەها شێخ ئیبراهیم بەرزنجی بەرپرسی ئیرشادی ئاینی لە وەزارەتی ئەوقاف جنابیشە بەخێر بێن جنابت لەو دەستت هەبووە لە بەرزکردنەوەی ئەو ڕژنووسەی کە بەرزتان کردەوە بۆ ئەنجومەنی وەزیران و خۆشبەختانە ئەنجامێن جنابیشە بەخێربی و هەروەها نەقیب سەرکەوت ئەحمەد بەرپرسی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی پۆلیسی سلەیمانی کاک سەرکەوت جنابیشە بەخێربی ئازێتە کێشا جنابیشە دێکێکی لەو پیاوانەی کە هەمیشە جێی دەستخۆشیت بۆ میدیا جدیەکان کە دەست و پەنجە نەرمەکەی لەگەڵ و دیاردە و کێشە قورسانەی کە میدیا باسیەکات و جەنابتان بینەرێکی باشی بەرنامەکان و ئیشکەرێکی باشیشن بۆ قەڵاچۆکردنی هەندێک دیاردەی نەشیایی کۆمەڵگە جەنابیشە بەخێر بێ ئازێتە کێشا لە سلەیمانیەوە سپاستان دەکەم زۆر سپاس ڕێزمێ بۆ میوانە بە ڕێزەکانیشت ئازێتە کێشا و پێش بەرنامەکەش وتم کاک سەرکەوت نازام لە تەلەڤیزۆنەکەی ئێمە وێبان دێت تەنزی تێ بکەین قەڵەو بووی ئاگار لە سیحەتە بێ سپاستان دەکەم کاک عەبدولخالق
یەک پرسیار لە تۆکەم و پاکێجێکی ئەرشیفمان ئامادە کردووە لەسەر بەرنمەکانی ڕابردوومان لەسەر ئەو قوربانیانی کە هەندێکی بەشێکی نووسیەوە بەڕاستی بەشێکی نەمیسۆم پەیوەندی پێوە بکەم. ئەم دیاردەیە گەیشت بۆ ئاستە ترسناکەی کە ئێوە ینی ئاوا هەماهەنگ من و دەستکەن بە قەڵاچۆکردنی بەبێ هیچ ئێستسنایەک. زۆر سپاس. وڵا تۆ ناولێنە دیاردە من پێ دەڵێم کارەسات. باش لەبەرەوەی شتی کارەسات لە لای من هەیە لەو ڕۆوە باش کە چەندین ڕوودا و کارەساتی گەورەی لێ دروست بووە. وابێلیشی جیاکەینەوە ئەوەی کە جەنابی شێخش باسی کرد خەڵکی جادوکەر و فێڵباز و تەڵەکەباز و لەگە خەڵکە کە پیاوچاک بووە و بۆ پیاوچاکی لە شارەکان چ لە هەولێر چ لە سلێمانی چ لە دۆک لەو شارانەی کوردستان هەروە بووە هەرباو باو بووە. لە جێگای وانە ئێستا خەڵکەک بۆ مەبەستەکی شخصی بۆ بەدەستهێنانی کۆمەڵێک دیاردەی ناشرین بۆ پارە بۆ شتی قەزەوێن کە لە ڕۆژانەیان زۆر بجار لە ئەنجامدانی داوات تۆمارکردن لەسا ئەو کەسانە ئێمان دەستمان دەکەوێت لە بەڕۆی خەڵکەکی زۆر ئالودێ ئەو دیاردەیە بۆ بەڵام زۆری بزر دەبێ یان ناوێرێ یان لەبەر خێزانی باوکی مێردی برای بزر دەبێت بەس ئەوانەی کە دیارن کە دێنە لایمە بەسپاسەوە زۆر جاریژوا بە پەیوەندی تەلەفۆنی تووشینە شەر نییە ئەوەی کە ئەوان باسی دەکەن ئەبێت داوا تۆمارکی و بچێ بنکەی پۆلیسی و بچێ لای بەڕێبەرایەتی پۆلیس شەر نییە بە یەک تەلەفۆن ئێمە معالەجێ ئەو بابەتان ئەوە زۆر باشە. من دوای ئەو ژمارە گەرمەت دیەکەم ئەلبەتە لە پۆلیسی سلێمانیش داواکەم بۆی کە ئەو نییە چکە بەشێک لەو قوربانیانە خۆتە زانی لە ناو ڕووداوەکانای دەردی خۆتەڵی لە ناو کارە ساتەکەیت ئەنی بەشێک لەم قوربانیانە جورئەتێوان نییە بچنە بنکەیەکی پۆلیس هەم لەبەر دایکیان لەبەر باوکیان لەبەر مێردیان لەبەر ئەوە. بارحاڵ راپۆرتێکی ئەرشیفیمان ئامادە کردووە لەسەر بەرنمەکانی ڕابردووی دەروون و دیاردە لەسەر ئەم دیاردەیە بابینەر بین و بەشێک لەو قوربانیانەمان بیرکەوێتەوە و منی شەندێک قوربانی کە پەیوەندی پێوە کردومەی خوێنمە و دەسەکەین بە بەرنمەکە و دەسەکەین بۆ هەنگاوانی کە چۆنی هەنگاوی یەکەم چی بێت بۆ بەڕێزانی کە قوربانی دەسی ئەم ساختەچانن و هەماهەنگ بین لەگەڵ هێزە ئەمنیەکانە بۆ هەڵاچۆکردیان بفەرمێن. دەروون و دیاردەیەم جارە لەو شوێنە تاریکە و بەم مستیلانە و بەهینەکەمتیارێکەوە دەست پێەکەن. مۆڵەتێن بەو بەڕێزانی بەو بەناو شێخانەی کە ئەم جۆرە کارانەکەن جادوکردن و دوعاکردن و ئەوانە بە هیچ شێوەیەک موڵەتی نییە. ئەو کەسانە چێن دێنە لای تۆ دوعا؟ وەڵە ژن دێ دەلێەوە 4 ساڵە منداڵم نابی دوا دەکەم معنە حمل دەبێ مەلاکە جلوبەرگێکی ڕەشی لەبەرا بوو و ڕێشی و سمێڵێکی ڕەشی هەبوو و سیلاحەکە کە سیلاحێکی 75 دانابوو لە پێشتەوەی خۆی وەکو کوردستان 24 ئەتوانم بڵێم سەدان بەڵگەمان لایە کە دەست پێ بکەن چونکە بەڕاستی مەترسیدارە بەڕاستی جێ هەڵوێستەکردن لەسەر دوادارم دەروون و دیاردەشت ئیشی کردو و زۆر سپاس بێت. فشاری ئەو قوربانیانەی دەستی ئەم دیاردەی ئەم جارەمان وای کرد کە دووبارە بەرنامەی لەسەر دروست کرد. بابەتی ئەم جارەمان یا بڵین دیاردەی ناشرینی ئەم جارەمان بابەتی جادو و سحر و ئەو حاڵایەکە دەیان پێیجی لەسەر دانرا و زانین ئارۆسانە لەگەڵ دەبنجێت ئارۆسانە بە ژێرەی لێکدانەوەی ئەو علمی کە هەمانە دەڵێ لێک دوورن واتە لێک دوور دەکەونەوە. وتی من چوومەتە لای مامۆستایەکی ئاینی بە ناوی شێخ مەلاوەها لەژێر ئەو دروشمانە باشە دەست درێژی تێکسی کردۆتە سەرم بەڕاستی یعنی شتەکەی بە بەڵدەوە پێی بکەم وەکو شێخ کەلیمەی شێخ ئەمە شێخ نینە. چەند پارەت دا؟ نزیکەی 3 دەفتەر. نزیکەی 3 دەفتەرەیە کوڕەکەشێ بۆ نەبوو. نەخێر دەتوانی پێشکات بکە و سکاڵی خۆی بنووسی بەپێ ئەو مادەی دەتوانێت و کەسانە بگیرێت. قوربانیەکان زۆربەی قوربانی دەستی ناوگەڵی برسی بەشێک لەو فاڵچیانە ناوی شخصم لایە ناوی کۆمەڵە شوێنم لایە هەرچیەک ڕوئات بۆمان گرنگ نیە ئێمە خزمەتی مرۆڤایەتیەکەین من هەموو ئەو کەیسانە تەسلیمی دادگاکەم و تەسلیمی لایەنی بەرپرسیەکەم. دەستخۆش ئەوە بەشێک بوو لەو ئەرشیفەی هەمانە ناسکە خان جارێ نایەمە لای ئەو قاف و جارێ نایەمە لای ئەوەی کە بۆچی گەشتنەوە قەناعەتی کە ئەم بڕیارە بگەنەم ئەنجامە.
چی بەو خانمانە ئاڵەی کە ئێشتا نەبوون بە قوربانی بەڵام کەڵکەڵەیە و لە مێشکیانایە کە پەیوەندی بکەن بەم خەڵکانەوە کە ئیشەڵا ینی پێی ڕناگەن چکە زۆر بەچڕی هەڵمەتەکە دەسی پێکردو بۆ قەڵاچۆکردنی ئەم خەڵکانە ینی بۆ ئەڵم قەڵاچۆکردن بەڕاستی چکامانە میکرۆبن بەڕاستی لە کۆمەڵگا چیت هەیە بۆ خانمان؟ بێکمان دیاردەیەکی هەموو لیوا باسی کرد ئەتوانین بڵین کارەساتە نەک دیاردە لە ناو کۆمەڵگەی خۆمانە بەڵام ئەو ئافرەتانی کە پەنا بەنەبەر فاڵچی بێ جادووبیان هەر کەسێکی کە بکە و بابەتاکە بۆی کە لە ڕووی دەرونیەوە ئیسراحەتێکی پێ مەبەستنەوەیە کە کاتێک کێشێکی کۆمەڵایەتی هەیە پێی وایە ئەو کەسانی کە لە دەوروبەری خۆی ناتوانن چارەسەری کێشە کۆمەڵایەتەکەی بۆ بکەن پەنا بەنەبەر کەسێکی تر واتە ئەو کەسە لە هەر بوارێکا بێ بەڵام خراپەکەی لەوایە کە پەنابن بەرامبەر بە شخصێ کە ئیستیغلالیەکە بۆ کاری تر بەداخەوە ئەگەر ئافرەتێک مەرجنیە لە هەر پلۆپۆستێکی با بڵیان ئەگەر خوێنەواری هەبیان نەخوێنەوار بێ بەڵام گرنگەوەی تێگەیشتنی هەبێ لە بەرامبەر کێشەکانی خۆی هەر کێشەیەکە ئەگەر کێشێکی کۆمەڵاتیان کێشێکی دەرونی هەیە کەسێک کە لە بەرامبەر بڕەپارەیەک پێی وابێ کە هاوکاریەکات لەو حاڵەتە دەرونی خراپە ڕزگاریەکە ئەمە قەت نابێت بە فریاد ڕستی بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە ئافرەتان لە بەرامبەر زۆر بابەت تا زۆر لاوازن بەتایبەتی لەلاەن ئەوەی کە فاڵچی و ئەو کەسانێک کە باڵێن قاوە ئەگەرنەوە ئەمە ئیستیغلالەکەن ئافرەتان ئیستیغلالەکەن لە بەرامبەر وەرگرتنی بڕێپارێک خۆ پێیان ئەڵێن کە جاری یەکەم جەلەسەیەکەم کە چێ بۆ لایەن یەکسەر لەو جەلەسە هەموو شتێکی پێیان ناڵێ پیاڵە جارێکی تر وەرە بۆ دانیشتێکی تر من هەوڵەدەم وردە چارەسەری کێشەکانت بۆ بکەم بەڵام خۆشببختان هەتاکو ئێستاوەی کە ئەو کارانەیان کردووە بە هەوڵی لایەن ئەمنیەکان کە دەست بەسەر کراون بەڵام هێشتا ژمارەیەکی زۆر ماوە لە ناو کۆمەڵگایە بەداخەوە لەوانەیە خەڵکێک بن کە زۆر دیار نەبن بە شارەوەی ئەو کارە بکەن جامەرژنی ئەم فاڵگرانە باشە پلانیدار چێ بۆوانی کە دیاردین لەسا بۆ نمونە من هەندێک پیجێ لە ناویانە ژمارەیەک دوو پیجمان وەرگرتووە لە ناو بەرنامەکە خۆم تەلەفۆنیان بۆکەم کەیسێک دروستەکەم لەو کەیسانی کە هەیە ینی ڕێنمایی تۆ بۆ لایانی ئەمنی چییە بۆ خەڵکانی کە دیاردین ئەو ئافرەتانی کە سەردانی و شوێناناکەنە بێ لەوانەوە دەست پێ بکرێ واتە لە ڕێگەی ئەوانە و کەسانە بدۆزرێنەوە چکە زۆر جار هەیە خەڵکمان هەیە وەکو عنوان ناونیشانێکی تری هەیە واتە لە پاڵ کارێکی خۆیان کارێکی ترەکانی و لە هەولێر من هەموو ناوەکان ئەڵێ مێسالێرەوە ینی ناوی شخصەکان ناڵم بەنام ناوی شوێنەکان ئەڵێم سەپۆرت بۆکسەکەی جەنابێت هەیە خەیاتە هەیە ساڵۆنی هەیە بە ناوی دوکانی محامیەوە هەیە چوزانم بە ناوی سنتەری جوانکاریەوە بە ناوی چی و چیەوە بەڵام لەژێر ئەم ناوایە بەڵام لە ناوە شتی ترە گوزەرێ من لێرەوە بۆیە ئەڵێمیانی بەشێک لەو شوێنانە ئێمە وەکو تیمی بەرنامە و خۆم پێشکەشی لایانی ئەمنیەکەین بۆی کە ئەو بەڕێزانە ئەگەر دوعاوشتیان لێ کردین دوعا لەو خەڵکانە نەکەن کە سەردانی کردوون دوعا لە ئێمە بکەن با لە ئێمە گیرابێت دوعاکانتان ینی بۆیە ئێمە ئەو داوایانە ئەو شوێنانە ئێمە تەسلیمی لایانی ئەمنیەکەین لە سلەیمانی و هەولێر و دوهۆک و شار و شارۆچکەکانی تریش و داوا لە بەڕاستی داوا لە هاوڵاتیانەکەم و کەسانی کە بوونەتە قوربانی وەکو کاگلیوا فەرمووی ینی ئەو خەڵکانی کە بوونەتە قوربانی هەنگاوی یەکە من بۆ بە سزاگەیانی ئەو ساختەشیانە لەبەرەوە واز لە شەرم بێنن واز لە بێدەنگی بێنن تەلەفۆنێک ینی نەلێتانە پرسرێت چێن نەلێتانە پرسرێت لە چۆ نەکچی چێن نەکوڕی چێن نە ئەوەی چێن بۆی کە ئەم قوربانیانە ینی ئێوە دوا قوربانی بنیانی قوربانی تری لێ نەکەوێتەوە بەڕاستی وەزارەتی ئەوقاف بۆچی ئێوە گەیشتنە و قەناعەتی کەیتر ئەم دیاردەیە ینی بەجددی و ڕژنووسێکی بۆ بنووسنەوە و پێشکەشی سەرۆکایەتی حکوومەتی بکەن سپاس بۆ ئەم دەرفەتە و دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ ئەم بەرنامەی و سڵاو و ڕێز بۆ سەرجەم میوانانی و بیسەران و بیرەنانی بەرنمەکە ئێوەش لە ڕاستیدا ئەو بیرۆکەی کە بۆ ئێمە هاتووە ئێمە سەرپەرشتیاری سەرجەم دەستگا ئاینەکان و شوێنە ئاینەکانی خۆمان دەکەین وەکو مزگەوت وەکو ئەو شوێنانی کەوا پێی دەوترێت تەچێ و خانە قاو ئەو بابەتانی تر و هەر لە سەرەتای دەست بەکاربوونی بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەکو وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم سەد ڕۆژێکەوە بەڕێمان کرد هاونیشتمانیەکی زۆر لە ڕێی مامۆستایانی ئاینی بەڕێزەوە بابەتەکەیان بۆ ئێمە گەیاند و ڕێنمایی بەڕێز جەنابی وەزیر ئێمە تیمێک لە ناو وزارەتی ئەوقاف لە چەند بەڕێوەبەراتیەک و بە سەرپەرشتی نووسینگەی بەڕێزیان هەڵساین بە دراسەکردنی ئەو بابەتە و ئەو کەیسانەمان کەوا بۆ هاتبوو باس لە بابەتی جادو و سحر تەعەداکردن مافیایەکی منەظەم کەوا کەوتووەتە گیان هاونیشتیمانیانی کوردستان بۆ خەڵەتانینیان و گەوجاندنیان و ئێمە لەگەڵ پێوانەی شەرع پێوامان بە هیچ شێوەیەک ئەو بابەتانە شەرعی نین
و لەگەڵ دابنێریتی کوردەواریە و سەقامگیری کۆمەڵایەتی و ناوی شێخ و مەلایشی پێوە پیس ئەبێ و ئەلیچێتەوە بۆیە ئێمە هەر سەرجەم ئەو ڕێکارانەمان کرد دەبەر و کردمانە توێژینەوەیکی ڕێک و پێک و بڕیاردرا لە چواردەیدا بە ژمارە نووسراوی 153 ئێمە لایەنە دینەکەمان بەلاوە مەبەست بوو ئەو جا لایەنە تەنفیزیەکە بە سوپاسەوە وزارەتی ناوخۆ کە نووسراومان ئاراستەی ئەو بەڕێزانە کرد بە زووترین کات وەڵامی ئێمەیاندایەوەکەوە مخاتەبەی بەڕێبەراتی پۆلیسی گشتیان کردووە کە هەماهنگ بن لەگەڵ وزارەتی ئەوقافە بۆ قەرەچۆکردنی ئەو دیاردەیە و نهێشتنی ئەو دیاردەیە و ئێستا هەنگاوی زۆر باش بەرەو پێشەوە دەڕوا و دەنگدانەوەیکی باشی ناو هاونیشتیمانیانە هەبووە ئەبینین هاونیشتیمانیەکی زۆر هاوکارمانە و هاوکاری برا پۆلیسەکانە دیارە حتمما ئەو دیاردەیە تەسیری لە ناخی ئینسانی کورد کردووە و تەسیری لە شیرازەی خێزانەکان کردووە هەتا وای لێ هاتووە گەنجانمان هەتا وای لێ هاتووە ئەوانیکەوە خوا پێداون و دەوڵەمەنن گیرۆدەی ساحرێک بوونە بە کەیفی خۆی پاریان لێ دەسەنێ و بە کەیفی خۆی بینی کوڕ و کچ و بینی باوک و ژن و بینی ژن و مێرد و بە حسابی خۆیان وای لێ هاتووە ژیانیان بۆتە جەهەنمێک نازانن چۆن دەرباز بن لێوە دەسەکان ئەوە کارێک بوو ئێمە کردمان و بە سوپاسی شە وزارەتی ناوخۆ ئەمە هەنگە لەگەڵمان و ئینشاءڵڵا کاری جوانتریش دەکەین دەسەکانی خۆش بێ کاک سەرکەوت دووبارە سڵاو لێ بێ بە خۆشحاڵیەوە هەنگاوی یەکەممان هەر پێما بێ لە بەرنامەی دۆما کە پێشکەشمان کرد بە چەند ڕۆژێ دوای ئێوە بۆردێکتان دروست کرد لە بەڕێوەبەراتەکەتان بۆ قەڵاچۆکردنی ئەم خەڵکانە هەڵبەتە بە حکمی بەڕێوەبەراتی پۆلیسی سلەیمانین ئێوە لە دەوروبەری سلەیمانی دەستان پێ کرد و کاریگەری باشیش بوو کۆمەڵی خەڵکی باشیشتان کرد لەم هەنگاوەی کە دیاردەکە با بڵێن دیاردەکە ئێستا حکوومەت ڕەزامەندی لەسەر قەڵاچۆکردنیان ناوە ئێستا چۆنچۆنی مامەڵاکەن ئەو میکانیزمەی کە هاوڵاتیەک کە بێوێ شکات کات بێوێ ئەم خەڵکانە دەستگیر بکرێ چۆنچۆنی و ئیشوکارەکانی ئێوەش چۆنچۆنیە لە ئێستاە بەڵێ ئێمە دوایەوەی کە فەرمانەکە بە ڕسمی گەشتە دەستمان پێشەوە ژێمە کارمان لەسەر کرد و بەڕێز دەزانی بەڵام لەگەڵ نردنی و فەرمانی وەزارەتی ناوخۆ بۆ پۆلیسی سلێمانی چەند هەڵمەتێکی ترمان دەست پێ کرد و لە قەزا و ناحەکانیش دیارەم کارە بە بەردەوامی چاودێریە کرێ آخر باندیشکە ئێمە دەستگیرمان کرد لە سێ کەس پێک هاتبوون کە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوکەوە پەیجێکیان دانابوو ئافرەتانیان هەڵا خەڵەتان بۆی کە دوعای ئاشبوونەوە لەگەڵ مێرد و بەخت و ڕەشبوون و ئەم کارانیانە کرد و تەنانەت نوشتەکەشیان بە تەکسیەکە هەنار بوو ئەو کەسەی کە داوای نوشتەکەی کردو هەموو نوشتەیەک یا دوعایەک 50 بۆ 100 هزاریان لە کەسەکان سندبوو خۆشبەختانە ئەو سێ تۆمەتبارەشمان دەستگیر کرد و بە بڕیاری دادوەر بندن باشە ئێستا میکانیزمەکان چۆنیە کاک سەرکەوت ینی بۆ نمونە هاوڵاتیەک بە تایبەت بن مەبەستم خانمانە چکە بەشێکی ینی پشتی شێری ئەم دیاردەیە بەر خانمان کەوتووە بەتێ سامان پرسیار لە کاک عەبدولخالقی شەکەم ینی میکانیزمێک خەتێکی گەرمتان هەیە یان ناو و دەنگ و ڕەنگی ئەو خانمانە پارێزن کە با بڵێن شکات لەو خەڵکانەکە ئێمە ڕاگەندایەکمان بڵاو کردەوە لە پەیجی پۆلیسی سلێمانی بۆی کە هەر کەسێک زانیاری لەسەر ئەم کەسانە هەیە یا کەسێک لەلایەن ئەوانەوە دەستدرێژی کراوەتە سەر یا حەقی خوراوە ئەتوان پەیوەندیمان پێ بکەن هێڵی گەرممانەیە ژمارە 105 نێشتنی تاوانمانەیە ژمارە 100مان هەبوو ڕێخەری پەیوەندیەکانە بۆ ئەگەر لە قەزا و ناحیەکانیش بۆ دەنگی بگاتە ئێمە هەندێکیشیان سەردانی بەڕێوەبەرایەتی پۆلیس یا بنکەکانی پۆلیسیان کردو و هەواڵیان داوە دەسەکانە خۆش کاک سەرکەوت دوای ئەگەڕێمەوە لە کاک عەبدولخالق ئێوە ینی میکانیزمەکانتان چۆنیە هێڵێکی گەرمتان هەیە ینی بۆ شاری هەولێر و دەوروبەری بۆی کە خانمێک بەڕێزێک کە بۆتە قوربانی چۆنی پەیوەندی بکات ینی ئەگەر نێ بێتە بنکەیەکی پۆلیسەوە خۆی بێت ئەم بابەتە تۆزێک هەستیارە ینی هەموو ئافرەتێک ناتوانێەوە باسانی بێتە بنکەی پۆلیس و داوا تۆمارکاتن ئێمە دوو هێڵی گەرممانەیە 134 و 144 ئەو دوو هێڵە ڕاستەوخۆ دەتوانن زانیاریەکانیان پێ بدەن و ئەو زانیارەنەش بگاتە لە ئێمە و ئێمە هەر ئەو کات دەست بە کاری خۆمان دەکەین باش ناپرسن لەوەی کە چێ و چێ نییە و چی نییە تەنها زانیارەکەی کە دەمانداتێ ڕاست بێ پێویستمان بە ناویتی نعینوانی هیچ شتێکمان لەو پێویست نیە بە زانیارێکە بگاتە دەستمان و تەواو ئیدی ئێمە دەست بە کارەکانی خۆمان دەکەین بەرە ئێمە بۆ ئەو بابەتە تۆزێک هەستیارە باش تەسنیفمان کردووە ئەوانەی کە ئەو بابەتە هەموو فایلیان لە ئێمەیە
هەموو زانیاریەکان لا ئێمە و ناونیشان و تەواوی ئەوانە لا ئێمەە هەر یەکێک داوای بێتە سەر ئێمە فیلەکەی دەدەینین و بەرەمبەری ئیجرعات دەکەین و دەیدەینە دادگا و بە پێی دادگا ئیجرعاتی یاسایی لەگەڵ باشە ئەی ئەوانەی با بڵین لە پەیجەکانەوە ئێستا بۆ نمونە من ئێستا خۆم پەیوەندیەکەم بە پەیجێکەوە و دەردی کورد دەڵێ درێکی سپیشەکەم ئێستا خۆم کەیسێ بۆ خۆم دروستەکەم لەو کەیسانی کەلامە قسەی لەگەڵاکەم ینی ئەو پەیجانە چی لەکەن ئەو پەیجانش کاری لەسەر دەکەین تا دەیان دۆزینەوە بزانین ئەوانە چێنە و ئەو بابەتە چۆنچۆنی تا ڕۆژانە کاری لەسەر ڕاستە با من ئەو تەلەفۆنە بکەم ئەو تەلەفۆناکەم و تۆش جۆ بگرە خوا بکات جوابمان باتەوە من بە ژمارەیەکی تر تەلەفۆنی بۆکەین ئەمە ئەوە بۆ یەگریم زانین چۆنچۆنی ئەگەر ئێوەش قسەیەکتان هەبوو لەگەڵیا هینەکەی نووسرا ئەڵێ پەیوەندی تریا مەشغوڵن بازاریان گەرمە کاک عەبدولخالق قسەکەی من ئەوەیە ئەمە زۆر دووباراکەینەوە بۆ بەشێکی زۆری لە خاخانمان چکە ئەوەی کە بۆی نووسیوم یعنی ئەو قوربانیانی کە بۆی نووسیوم هیچیان ئامادەنین کە قوربانی زۆر قورسن بەڕاستی هیچیان ئامادەنین خۆیان بچنە بنکەیەکی پۆلیس بەڵام بەم قوربانیانە و بەسەرجەم و قوربانیاناڵم کە بۆیان نووسیوین و بۆ سایتەکانی پۆلیسی نووسن تکایە دەست بکەن بە هەنگاو بنێن ینی تەلەفۆنێک ڕەنگە 5 دقه 6 دقه لەگەڵ منە نامە و لەگەڵ منە نووسی بێت ڕەنگە بە 2 دقه زانیاریەکە بی بە پۆلیسی سلەیمانی و هەولێر ئەو شتە حەل بێت وەکو کاکسەرکەوت ئاماژی پیا لە سنووری سلەیمانی ژمارە 105 و 100 سنووری هەولێر و دەوروبەری 134 و 144 کامانە هێڵی گەرمن نەناوی خۆت بڵێ نە ئینوانە بڵێ نە هیچ بڵێت تەنها زانیاری لەسەر ئەو کەسێک کە تەحەڕوشی پێوە کردوویت لەسەر ئەو کەسێک کە قۆڵی بڕیوی هەڵبەتە شاری دۆک و هەڵەبجە و شارەکانی تریژە نووسین بەتیکەر بۆی کە بەرچاوڕوون بن نمەیەک تا تەلەفۆنەکە وەرەگرم بۆی کە بۆ هاوڵاتیانی ڕوونکەینەوە کە چەند قوربانی گەورە وەکو ئێوە وەکو کارەسات باسیەکەن ینی بۆ نمونەیەکێک لە قوربانەکان خانمێکە کە پیشەی مامۆستاشە پەیوەندی پێوە کردم و ناو شوێنی ئەو فاڵچەی یاوە بە من ئێمە وەکو خۆمان ڕوبەڕووی پۆلیسی ئەم بەڕێزە لە سنووری سلەیمانیە ڕوبەڕووی پۆلیسی سلەیمانیەکەینەوە کە ئەمەش ئەو کەسی کە ئەم شتەی لەگەڵا کردووە لە ژێر ناوێکی ترا دوکانێکی تری هەیە ئەڵێ بە حسابی خۆی خانمەکە و توێتی من بەختم ڕەشە و دەسێمە هەر شتێک بۆم نابێت وەمانە تەلەفۆنی بەم شێخەوە کردووە بەناو شێخەوە کردووەم شێخە و توێتی ئەبێ بوو بینم کە بینیوێتی و توێتی تۆ ئەمەندە ڕەش بووی پێویستە بە ینی لەگەر ڕێزمە ئەڵێ شەرع شەرمینیە پێویستە بە ئاوێک چی پیس بوو شۆم کە گیانە شۆم کە بۆی کە ئەو پیسێ و لێ بێتەوە چکە پیسی بە پیسە ڕوە تەحەڕوشی سێکسی لەگەڵا کردو و تی سێکسی لەگەڵا کردوم و بە ئاوی خۆی احترامن ئەوەی لەگەڵا کردوم کە على ئاساس پاکم کاتەوە ئەم شتە چەند جارێک تکرار بۆتەوە ئێستا لە تووشی نەخۆشی نەفسی بووم نازانم پەنا بۆ شێبەرم و نازانم چی لێ بکەم چەند جاریش گەیشتومەتەوە ئەو حەدی کە یەک گر بە خۆمەوە بنێم خۆم بسووتێنم ئەو نەڕقم لە خۆمە من بەو خانماڵم حەزەکەم وەکو خانمێک وەڵامی ئەو کۆی ئەو قوربانیانە بیتەوە بۆی کە لە ڕووی نەفسی شۆ بەڕاستیم خەڵکانەیە ساوکو نەخۆشێک ئەبێ مامەڵیان لەگەڵا بکرێ من بە جەناب تەڵێم بەپی ئەو خیبرە میدیایی هەمانە بەپی و خیبرە کۆمەڵاتی کە هەمانە نەخێر هەموو ئینسانی قابلی غەڵەتە دووبارە بە خۆداچوونەوە درەنگە ئەو ڕووداوە بیبەرێتەوە خانمێکی ترەڵێ من حەوت جار سێکسم لەگەڵ شێخێکا کرد لە شاری هەولێر ئەمی شەر ئینوانەکە یاوینەتێ و ئێم بە دەستگا ئەمنیەکان ئەڵێ حەوت جار سێکسم کردووە لەگەڵ شێخێکا لە هەولێر لە بڕی و توێتی تۆ بەم شتە چارەسەرەبی ئەڵێ حتا بە دیتێڵ بۆی نووسیوم ئەو قسەی لەگەڵا کردم ئەڵێ هەر جارە و جلێکی پێ لەبەر کردوم و لە کاتی سێکسەکە شاوتێتی ناوی ئەو خەڵکانە بنێ ناوی ئەو خەڵکانە بڵێ کە ڕقەلیانە بۆی کە من لەبەر چاویان ئەوانە و بۆ ڕشکەم ینی کە ئەم شتانە خوێن مۆستەکەمە فلام کارتۆ نەخوێنەوە بەڕاستی بەشێک لەم خەڵکانە خۆشیان خۆیان هۆکارن کە بوون بە قوربان ینی تۆ شێخێک تا حەڕوشی سێکسی و پێەکە لەگەڵ تا ئەخەوێ جلی شەوە پێ لەبەرەکە ئەبێ چی بێ قوتابیەکی زانکۆ بۆی نووسیوم ئەڵێ کاک دەروون من عاشقی کوڕێک بووم 2 ساڵ پەیوەندیم بە پەیجە ئۆنلاینەکانەوە کرد لە پێشاوتی 100,000 بۆ بنێرە دوایەوەی 100,000ەکەم بۆ نردوای چ ڕۆژ پەیوەندیم پێوە کردەوە وتی هیچ نەگۆڕابوو دوای چ ڕۆژ تەلەفۆنم بۆ کردەوت ئەبێ خۆت بی بۆ لام لە بڕیت من 100,000 لە تۆ سەنەوەی چشم بۆ نەکری ئەبێ نەخشەیەک لەسەر مەمکە بکەم لەگەڵ کۆندامی زاوزەی مینەیە نەخشەیەکی فکری لەسەر ئەو شوێنانەتەکەم ئیتر 100% سەرنجی و کوڕە ڕاکێشم بۆ لات و کوڕا هەتا هەتایە بێ بەی خۆت
بەداخەوە ئەمی شەر تەسلیمیان بۆ و تەحڕوشی پێکراوە عینوانی ئەم کەسەشی یاوە بێمە ئەم ساختەچەشی یاوە بێمە ئەینە دەست پۆلیسی هەولێر ئەمەش قوربانەیەکی ترە ئەمی شەڕەڵێ تووشی نەخۆشی نەفسی بووم هەستەکەم دنیا جانمی بینیوە و هەستەکەم لەو ژوورەی کە ئەو شتەشم بۆ کراوە کامێرای تیا بوو و بۆ هەڕەشم لێکا کە تۆ ڤیدۆ ڕسمی ڕووتی تۆ لای منە تۆ نابێ هەتاهتای قسە بکەی یەک لە قوربانیەکان ژنێکاڵێ پیاوەکەم نێویستم هەندێک ڕسمی شێخەکە داوای هەندێک ڕسمی ڕووتی لێکردم ڕسمە ڕوتەکانم بۆ نردووە هەتا ئێستا 15 کارتی ئاسیان بۆ نردووە میش دە سنووری سلەیمانیایە ئەڵێ هەچ کاتێک 20 ڕۆژ دەنگی نامێنێ لە پڕ نامەیەکە نووسێ ئەڵێ ئەگەر کارتێکی ترم بۆ نێنێ لێ و ڕسمە ڕوتانە و بۆ مێردەکەتە نێرم بەهەرحاڵ ئەمە ینی سەدان قوربانی ترە کە بۆیان نووسین بەڕاستی فریانەکەوتم بیخوێنمەوە یعنی من بە بینەران ئەڵێم من بەو بەڕێزاناڵم کە ئەم قوربانیانەتان بیر بێ ئەم شتانەتان بیر بێ ینی ژیان زۆر لەوە گەورەترا عقلی ئینسان زۆر لەوە گەورەترە ئاوا تەسلیمی ئەم خەڵکە ساختەچیانە بێت چی تێ بۆ ئافرەتانی بەتایبەت و خانمەی کە بۆی نووسیمەڵێ تووشی نەخۆشی نەفسی بووم یانی ئێستەکەم گەڕ بووم بەڕاست بەداخەوە بێت کاتێکە کەسێک تووشی حاڵەتێکی لەو جۆرا بێ پزیشکی دەرونیمان هەیە توێژەری دەرونیمان هەیە کە پەنا ببرێ بۆوانێ و لەگەڵ یانە دابنیشێتەوە حاڵەتە دەرونی بۆ باز بکرێ تۆ ئەوەی کە جەنابەت باست کراوە لە باندێکی لە شفرۆشە چێ بەڕاستیەوە و بۆ خۆی نەخۆشە بۆ خۆی حاڵەتێکی دەرونی خراپێت چ جاوێک کە فریاد بکە خەڵکی تر چارەسەر بکە بەداخەوەی سەر لە ئۆنلاین و حاڵەتانە زۆرە من بۆ خۆمێکێکم لەوانە کە چەند جارە ئەدم بۆ هاتە لەناو کەسانەوە کە هەر ئەکاونتە بڵین پیج نییە کە داوای ئەوە کە چکە زانای ئەم ئەکاونتی ئافرەت و ڕسمی ئافرەتی لەسرە دڵنیام لەوە بستەنها پەیوەندیەکە بە ئافرەتانەوە خۆ پێمانوانە بێکە پیاوان ناچنە لای فاڵگر و پەیوەندی ناکەن بەڵام بەداخەوە زیاتر پشکی شێر بەر ئافرەتەکەی لەبەرەوەی کە لە ڕووی دەرونی زووترەکەوێتە ژێر کاریگەری کەسی بەرامبەرانێک کە کاتێک کەسی قسێکی خۆشی بۆ باشە چی بەو خانماڵە ینی چی بکات ینی ئەگەر خۆت بخیتە شوێنی ئەو تۆش تووشێ و دۆخە نەفسی خراپە بێ هەوڵ بدات خۆی لەو ئێستا دڵنیام لە حاڵەتی گۆشەگیریایە خۆی دوورخستۆتە لە هەموو کەس و کار و باڵێ کەسە نزیکەکانی خۆی هەوڵ بدا لەگەڵ پزیشکێکی دەرونیان دوژێرێکی دەرونی دابنیشێ هەموو حاڵەتانی کە لە لای خۆیتی باسی بکات چکە باسکردنی ئەو بابەتانە بۆ خۆی بەشێکە لە چارەسەرکردن هەوڵ نەدات کە بە تەنها بمێنێتەوە یان بە جۆرێک تەنها بابەتەکە لای خۆی قەتیز بکات و زیاتر بیری لێ بکاتەوە چونکە مەوای لێکات کە ئەو ئافرەتە لەوانەیە حاڵەتەکە بازەکە بۆ خەڵکێک بەڵام ناتوانێت چارەسەری بۆ بکە بێت لەگەڵ کەسێکا بێکە پسپۆر بێ لەو بوارەیە ئەو بارە دەرونی بۆ بێنێتەوە حاڵەتی ئاسایی خۆی وە جارێکی تر گفتوگوی لەگەڵا بکە بۆی بزانێت چۆن دەست بۆ بابەتێک بە هەمان شێواز چارەسەرەکەشی بۆ بدۆزێتەوە دەستەکانە خۆش هەر مەشغوڵە باش قوربانی وتە ینی تۆتە بەکارە سات ناوێ بم چەند قوربانی لایە یانیوانی کە لە بیر تابێت زۆر چۆن ژمارەی ئێزگار زۆرە و ئیجرعاتیمان کردووە و ئیجرعاتی زۆریشمان کردو بەس ئیجرعاتەکان لەسەر داواکاری ئافرەتەکە بەنهێنی کراوە و ئیجرعاتەکە کراوە بێەوەی کەس بزانێ و بێەوەی بڵاویکەین باشترین شتەکەوەی ئەوە پارەکەشمان بۆ گەڕاندێتەوە چەند پارەی لێساندووە ئەوەندە پارەمان بۆ گەڕاندێتەوە هەندی ئافرەت گەیشتۆتە 5 دەفتەر 5 دەفتەر بەڵێ لەولا لە خوشک و لە خەڵکی دیکە و قەرزی کردووە تا 5 دەفتەرەکەی داوە دواییش هیچی بۆ نەبووە پارەکەمان لێ سندێتەوە پارەکەمە بۆ گەڕاندێتەوە ئیجرعاتمان لەگەڵ ئەو کەسەش کردووە کە ئەو بەس بەنهێنی و بەبێ ئەوەی کەس بڵاوی باش ئەو خەڵکانی کە با بڵین ئەم تۆمەت بارانی کە ئێستایەوە گرتوتانن پلانتان نییەوەکو زۆر لە ئەنی بەشێکی زۆر لەو تاوان بارانی کە ڕۆژانە بەداخەوە کەیان بینین پیشانەیرن بۆ پیشانیان نان ینی لە قۆناغێکی ترا بۆ پیشانیان نان بۆی کەیتر ئەوەی کە بە تەماشە و شتە بکات پیشانی دەین ئەگەر بگاتە مەرحەلەکەوە ناچار دەبین ئەوانە پیشاندەین کەسەکە ینی ئەو فالچیەکە کڵە ئەو بڵێن ئەو لەو کەسانە بێ پیشانیان دەین و بێ هەموو خەڵک بیناسێ و جارشتر ئەوە دووبارە نەکاتەوە لەبەرەوەی هەرێکە فایلی خۆمان بۆ کردوێتەوە ئەو حازرە بۆ دووبارە بوونەوەی بەتەکیید ناچار دەبین بخەینە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن باشە من لێرەوە شتێک ئێستا بە جەنابیش دەڵێم بە کاکسەرکەوتی شەڵم لە سلەیمانیەوە ینی کە بەرنامەی یەکەممان دروست کرد لەسەر ئەم ساختەچیانە من ئەو ناوم لێ ناون بەڕاستی پێم سیر بوو بەڕاستی بەشێک لە ئەتوانم بڵێم چەند کەسێک ینی چەند کەسێک زیاتر لە 52 دەزیانی بەدەیان کەسی ئەفسەری پلەداری ئەمنی لە سلکە ئەمنیەکانە لە شارەکانی سلەیمانی و هەولێر
بە جۆرێک لە جۆرەکان گەیشتە حەدی هەڕەشەکە باسی هەندێکیان نەکەین. من پێم سیر بۆ کاتە بەڕاستی نەمەزانی چ شتێک ئەم ساختەچیانە لەگەڵ پلەدارێکی ئەمنیا کۆکاتەوە. ینی دواتر کە بە دوواداچوونمان بۆ کرد زانیمان چی کۆیان نکاتەوە بەداخەوە کە ڕنگ و ڕووی شاشەی نییە منێستا بێڵم. بەڵام من لێرەوە بە بەو خەڵکاناڵم شەرمێک لە پێگەکەتان بکەن، شەرمێک لەو ڕوودبانە بکەن بەسەر شانتانەوە، شەرمێک لەو ناوە بکەن کە پێتان بەخشراوەک و کارکتەری ئەمنی لە وڵاتە چ ئەیبە نییە ئێوە پشتگیری لە خەڵکانی ئاوا ساختە چی بکەن کە هەزاران نەخۆشی ئاوایان بڵاو کردوتەوە و لە بری ئەوەی کە بیانگرن و تونترین ئیجراعات یاساییان لەگەڵا بکەن پەیوەندی بە ئێمەمانانەوەکەنەوە کە ئێمە نەچەکمان پێنا ئەوەی هەمان و نیمانە ئەم ستۆدیۆ و بەرنمەکەی و ئیشەکانمانە بەڕاستی هەڕەشە لێ ماکەن کە دەستکاری ئەوانە نەکەین. ئێمە ناوەستین و ئێمە کاری میدیایی خۆمان بە پرۆفشناڵانەکەین و لە هەر جونگێکی شایمە هەڵەیەکمان کرد پێمان خۆشە ڕوبەڕووی یاسا بکرێنەوە نەک بە شخصی قسەمان لەگەڵا بکرێ. بەرحاڵ من ئەمێن پرسیارە لە تۆ بکەم ئەڵێن هەندێک لەمانە بەرپرسی ئەمنیشتیان لە پشتە ئەو شتانە لە ڕەوتی هەڵمەتەکەتان کەم ناکاتەوە بەردەوام دەبین و هەڵمەتەش بەردەوام دەبێ و ماوەکی زۆر ئێمە دەستمان پێکردو بەس ئێستا پاشەوە بڕیارەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بەڕێز وەزیری ناوخۆ بە هەمانجی لەگەڵ وەزارەتی ئەوقاف نازانم هیچ لە هیچ شوێنێک هیچ تەلەفۆنێک یان هیچ شوێنێک یان بەرپرسێکی ئەمنی تێکەڵاتی هەبێتن ئەگەر لەگەڵ ئێوەی بەڕێستان بێ ئاگادارمان بکەنەوە تا ئیجراعات لەگەڵ ئەویش بکەین ئەگەر بەو شێوەیە بێتن ئەو زانیاریەمان نییە ئەو زانیاری خۆشکەرە من پێم خۆش ئەو زانیاریانەمان نییە ئەوی جەنابەتەیتی کە من هەموو بەشێک تادیدیکردن بڵێ نابێت تەداخلی ئەو بکەن لەو بەڕێزانە خەڵکی ئەتوانم بڵێم دیاریشن بەناو ئەگەر هەڕەشەکانتان دووبارە بۆ ئێمە بە یاسا ساڵێنە ئەمەش لەگەڵ وەزیری ناوخۆ هەماهنگ دەبین لەو بابەتی کە تو باسی دەکەی بەرپرسێکی ئەمنی لار شوێنێک پشتگیری لەو ئەوەیە جەنابەت دەڵێ لەو سەختەچیانە یان لەو فالچیانە ئەوە پێویستیش دەکاتن لەسەری بۆسین و ئێمە ئیجراعات بکەین لەگەڵ ئەو کەسان نمونەتان زۆر بێ من پێم خۆش ئەم قسانە ئەم ینی خەوی ئێمە وڵاتە بگاتەوە شوێنێکی تر یاسا بێت یاسا سەروەر بێ بەڕاستی و دەستخۆشیمان بۆ بەڕاستی ینی پێزانینمان بۆ وەزیری ناوخۆش کە بەڕێزیشان دەسوپلیان نەرم کردو لەگەڵ ئەم دیاردانا و هیوادارم بە هەمومان بتوانین ئەو گۆمە پشلەقێنین کە ئەم وڵاتی ناشرین کردووە کە ئەم وڵاتی هەمومانی نیگەران کردو لەوەی کە لەم وڵاتە سیرەکەی بەرپرسێکی ئەمنی هەبێت بەرپرسێکی سیاسی هەبێت دیفاع لەم ساختە چیانە بکات بۆ ئەگەر هەڕەشەکانتان دووبارە بووە بە یاسا قسەتان لەگەڵاکەین. کاک سەرکەوت نازانم گوێت لە پرسیارەکەم بوو کاتێک کە بەرنامەی یەکەمان دروست کرد من نامێ دووباریکەمەوە کاتێک کە بەرنامەی یەکەمان دروست کرد بەشێک لەم بەرپرسی سیاسی و بە تایبەت چەند بەرپرسێکی ئەمنی بە جۆرێک لە جۆرەکان گەیشتە هەڕەشە لە ئێمە بکا کە پشتگیری و لایەنگری ئەو ساختەچیانیانە کرد بەوەی کە دەستیان بۆ نەبین هەڵبەتە هەمویان چەند کەسێکیان نازانم ئیشییان یا چی ئەم دوو خەڵکە کۆکاتەوە بەڕاستی فشاری دەستی دەرەچی ینی ڕاشکا و پێم بڵێم ئێوە بەڕاستی ئەوە یاسان وەکو کاک عەبدولخالق قسەی کرد بەڕاستی ئەگەر شتێکی شەبێ ئێبێ ئێمە شەکوای دڵی خۆمان بۆ ئێوەمانان بێنین بەڕاستی ئێوەش بە یاسا مامەڵیان لەگەڵا بکەن هیچ دەستێکەیە یان هیچ کەسێکەیە یا تووشی ڕێگری جۆرا و جۆر بوونەتەوە کاتێکە ئەم خەڵکانە قەڵاچۆکەن ئێمە تا ئێستا کە ئەو خەڵکانەمان دەزیر کردو چوونێتە ئەو ماڵانەی کە ئەو کارانەی تیا بووە تەمان دانکاردانانی تۆمەتبارەکان خۆیان هەیە بۆی کە چیان کردو چی دەستدرێژیان کردو چیان پارەسەندووە بەڵام تا ئێستا ناوی هیچ بەرپرسێک نەهاتووە ڕەنگە هەندێک خەڵک ژێربەژێر تەلەفۆنیە بۆ پەیامنێرێ یا کەسێکی وەکو تۆ یا بۆ ڕاگەیەندکارێ بکاکە ئەو باسانە نەجوڵێنێ بەڵام کەشتەکە چووە بەردەمی دادوەر و چووە بنکەکانی پۆلیس هیچ پلەدارێ ناتوانێت تەداخولکە بە ڕسمی و بەغێر ڕسمی چونکەوە ئیتر دادگا قەرار لەو دۆسیان نایەت دەسەڵاتی کەسی تیان نامێنێ و تونتترین ئیجاعاتیش کراوە لە سەر ئەو کەسانی کەم حاڵەتان ناکەن بۆیە هیچ کەسێ دوور و نزیک ناتوانێت نەدیفاع لەمانە بکە نەواستیان بۆ بکە نەکارێک ئاسانکاریەکیان بۆ بکات دەسەکانی خۆشکاک سەرکەوت لەگەڵ ما بمێنەرەوە بۆی کەیتر بەرەو هەنگاوانە بچین کە بزانین چۆنی بە ئاسانترین شێوە
خەڵک پەیوەندیتان پێ بکە با ئەو ژمارە بزانە مەگەرم جارە وەرنەگیرایە هەر مەشغوڵ بوو وازی لێهێنم. دەنگ نییە وەزارەتی ئەوقاف ڕێنمایی ئێوە چییە بۆ ئایندەی ئەم خەڵکانە چکە بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان بەشێک لە خەڵک ینی دە بەرنامی ئاواشی بۆ بکەیت دە قوربانی سەدان قوربانی ئاواشی ڕوبەڕوو بکەیتەوە پیشانی بی ئەو لە لاشعوری خۆیان قەنەعاتی بەم خەڵکانە هەرماوە هەتا خۆی نەبێتە قوربانی و تا خۆی نەسووتێ. ئێوە قسەتان چییە بۆ ئەو خەڵکانی کە بۆ نمونە ڕەنگە ئێوە ئیجراعات لەگەڵ کەسێک لەم کەسانە بکەن یاسا بیگرێت چەند مانگێک زیندانی بکات و نووسنگەکەی پێداخاو بچێتەوە بۆ ماڵەوە بەڵام احتیمالە لە ماڵەوە بە شخصی ئەم شتە بکات لە ژێرەوە بە ناوی میوان و ئەوەوە ئەر ئەمی شە بکات چ میکانیزمێکتان هەیە بۆ ئەم دیوەی دیار دەکەن؟ طبعی ئێمە لە داڕشتنی کار و بەرنامەی وەزارەتمان بۆ ئەم کابینەیە کەوا پێکێنراوە لە بەرنامی خۆمانە دامان ناوە کە بۆ نمونە ئێمە ناونیشانی وتاری هەینی لە کوردستانە ئیستەیە خراوە چەند وتارێک بۆ سەرجەم وتاربێژانی کوردستان کە 3200 وتاری هەینیمان هەیە لە کوردستانە نزیکەی ڕێژەیەکی زۆر لە هاونیشتیمانیان ئامادەی دەبن دامان ناوە لە کار و بەرنامەی ئەم 4 ساڵی کەوا ئێمە بەردەوام بین لە وەزارەت سمینار و کۆڕ و بگێتە ئاستی کۆنفرانسیش بۆ چەند بابەتێک لە چەند شارێک لە شارەکانی کوردستان بۆ مامۆستایانی ئاینی بە تایبەتی و بۆ ئەو کەسانی کەەوە مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکانە بڵاوی پێ بکەنەوە بۆ نمونە لە ڕاگەیاندنە ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ چەندین کەناڵ و ڕێگە و لەگەڵ وزارەتی ڕۆشنبیری کۆنتاک دروست بکەین بۆ بڵاوبوونەوەی ڕۆشنبیری ئاینی لە ناو کوردستانە بە تایبەتی هیچ لەو دۆسیانە دۆسی سیحر و جاد و ئەو بابەتانەیە ئێمە لە بەرنامەمانە هەیە کە بتوانین ئەو کەیسانی کەەوە ئەوەی باست کردجەنا بە تووشی حاڵەتی نفسی ئەوانە بووە محاولە بکەین لە ڕووە دینیەکەوە سوود لە قورئان سوود لە بابەتی ئاینی وەربگرێکەوە چۆن ئینسان هەر هەڵە دەکات لە هەڵەکانە پەشیمان بێتەوە بچێتە سەر ڕێچکەی خۆی و ژیانی خۆی بگۆزارێنێ زۆر ئەمرازمان لە بەردەسایە و هەوڵی ئەوە دەدەین بەڵام من ئەمەوە قسەی بکەم لێرەیە کاک دەروون جەنابەت بەرنمەکەت بەرنمەیەکی زۆر زۆر چاک و جێ خۆی کردووەتە ناو کۆمەلگا ئێمە دەبێت ئەفو کاک شێخ سڵاو لێبێ وڵا ئەم ژماری جەنابتم لە پیجێکەوە بینی وەڵاهی من کێشەیەکم هەیە ئەتوانی بۆم چارە سەرکەیت بڵێ کێشەکە باش من کچێکم خۆشەوێ و ئەم کچە بە من ڕازی نییە گەنجیت ینی کوڕی نێنەوە بەڵێ کوڕم بەڵێ ژنم نێناوە بخۆی جانەکەم من دڵم بۆ کچێک بچێ بڵێم بۆ خۆم ڕازیکەمە بێ ئەی چی بکەم لەگەڵی داوە هەوڵم لەگەڵ یاوە خۆشی ینی ڕازی نابێ پێم چۆن ناسی خزمە بێگانەیە زیرانە هاوکارتە هاوڕێمە ینی لە شوێنێک بێکەوە ئیشەکەین تۆ بۆ هاوسەریت پێوتوە وەڵا بنجارێ بۆ خۆشەویستی پێم وتۆی تر دوایی ئەگەر خۆشەویستی نییە خۆشەویستی تری نییە بڕوان ناکەم لە شۆ پەیوەندەکەی من لە سلەیمانیەوە سلێمانی جانەکەم ناوی دایکی زانی ناوی دایکی ئەو بەڵێ بەڵێ ناسم بڵێ ناوی دایکی ئەزانم ئەم چوارناوە ناوی خۆت و دایکت ناوی ئەو دایکی ئەم چوارناوەمان پێویستە باشە لەگەڵ حەقی مەسەفی دوعاکەی 250,000 دێشە ئەتوانین واقعێن کە دڵی بۆت بێ ینی بە 250 تێچێ ئەتوانی ینی ئەتوانی وا بکەی کە بۆم ینی خۆشی بێم بەڵێ ئەو خۆشتی بێ و بچووکترین داواکردن ڕازی بێ داوای خۆشویستی چەنی پێچێ ماوەکەی چەنی پێچێ لە هەفتەیە بۆ شێ ڕۆژ نەفەت هەیە کاریگەری بێت و زیاتر ناخەیان ئینشەڵڵا ئەی ئەگەر زیاتری خەیان چی بکەم زیاتر ناخەیان نمیراکەم ینی لە چەند ڕۆژەوت لە هەفتەیە بۆ شێ هەفتەیە بۆ 10 ڕۆژ ئیتر ڕازیە بێ پێم
هەفتەیەک بۆ چل ڕۆژ لەم فترەیە ڕازی بێ احتیمالە بە هەفتەیەک بێ بە 10 ڕۆژ بێ بە 20 ڕۆژ بێ لەوانەش زۆر بخایەنتە چل ڕۆژێک ئێگە دوای چ ڕۆژ پێم ڕازی نەبوو پارەکەم بۆ جێرنەوە کاکە جەخۆ پارە تۆ ناخەوێنی پارە لای من بە قەرزم نادەیتێ ئەی تۆ بۆ مەصرفی ئەدەی بە من مەصرفە ئەی چۆ مەصرفی دوعاکەی پێکەم ئەم دوعای مەصرف تێچێ چی تێچێت دوعاکە یانی چۆنە ئەم دوعای هەموو بخورات توشتی وایە دڵمانی وێ هەتا حبرێ ئەم نووسینە پێکە بە حبری ڕۆحانی هەمووی مەسە بە پارەکرێ باشە ئەی وەڵا بڵێم چی ئەی خاتروشتی وایتیانە خاتروش باشە خاتردەگرین پێویستت خاترەگە باشە باش دەبا با من ناونیشانە هەیە چۆن دوعاکەم بۆ نێری تۆ دوعاکە ناتوان بنێرم ئەگەر خۆت دەیتە هەولێر ئەتوانێت بێگینە لای خۆمان تیبەتەیەکەن لە هەولێر دەنەوەی من بۆ نێوەی سلێمانی ئیشم کردووە زۆر ئاساییە ئەی سەری گرتووە سەری گرتووە ساڵە نیست کەسێنم ئەگەر سەنەگرێت چۆن دووبارە سێبارەکەمەوە یعنی بۆمە بێ پرسیانە چییە ئەگەر نەبێتە ئەگەر نەتوانم بیکەم ناڵێم بیکەم باشە دەبا من خۆمە لێ ئاشکراکەم با من خۆمە لێ ئاشکراکەم من لە ناو بەرنمەیەکەوە قسە وڵات دایخستم تو بۆ بڵێ نا ژمارەکەیمان وەرگرت ئەپەلە نەیپەلا من ناونیشانەکەمە ویست بچێ لای برێ ناونیشانە خەریب بڵێمەوە بەڕێوبەری پۆلیسی هەولێر بەیانە بۆ لاو وڵا زۆر بەیەقینەوە زۆر پەلت کرد زۆر بەیەقینەوە نەوەڵام من حەزم لەو لە هیچ جۆرێکی درۆنیە بە تایبەت دروستی بەڵام کە ناونیشانەکە ئەمە سەیرە بەڕاستی ئەمە سەیرە من حەزم نەکرد ئەمە لە ناو بەرنامەکەەوە بکەم بەڵام ئەوە سایەکە لەو پەیجانەی کە خواب بکات دوعامان لێ نەکە بارحاڵ ینی من حەزەکەم بە بینەران بڵێم ئەوە ئێستا ژمارەیەک بوو هەر پێش بەرنامەکە تقریبان لە ناو یەکێک لە پەیجەکان ئاوەرمان گرتووە یعنی هەر ئەو جۆرە یەقینە من ئەگەر بڕواشم بەو مەسلەیە بێ خانم ینی کاک لیوە یعنی ئەگەر بڕواشێ بەو مەسلەیە بێ ئەمەندە ئەفلام کارتۆنی بۆ شەرحەکە لای نەدینە نە ئیمانە نە قورئانە نە سونەتە مەسرفی 250 تو زۆر پەلت کرد خۆزگە عنوانەکەمە وەگل بایە دواش ئەگەر بە 250 نەکرا بە ئاوەکو کاری ڕۆژنامەوانیە من حەزم لەوە نەبوو بەڕاستی عنوانەکە لە ناو بەرنامەکە وەرگرم بەڵام ژماری پەیجەکە و پەیجەکەی و ڕێک و پێگەیەمی و تەشریف ڤەرن لەگەڵ یەک سەفتە عنوانی بینم لایە ینی عنوانی ئەم بەناو شێخ و مشایەخ و فاڵچی و قۆڵبرانم لایە ڕوبەڕووی یاسایەکەمەوە ڕوبەڕووی پۆلیسی سلەیمانی و هەولێریەکەمەوە ئەگەر دوعایەکیش کرات خوا لە ئێمەی بکەن ئێمە بەتاڵەکەینەوە قدن بەڕاستی سەیرە ینی من ئەوە ئەڵێ من هەندێک برادر بۆی نووسیم ینی هەندێک کەس بۆی ئەڵێ ینی هەندێک خەڵگەیە بەیەقینەوە بڕای بەم شتەیە نووسێتی کاک دەروون لەخۆ ناترسی دوعایەکە لێ بکەن ینی من حەقی قەدەری ئیلاهیم نییە بەڕاستی ینی هەمومان ئامادەین بۆی کە تووشی هەج ڕوودایەک بین بەڵام بڕوان پێ بکە ئینسان نابێ گاڵتەی تاویشی بەم شتانە بێ بەڕاست ئەگەر قرار بێت دوعای ئەمانە گیرا بێ وڵا لەوا چێ بمکەن بە ئێمە دەبێت جایی بکەینەوە ئەمەی کە جەنابەت قسەت کرد لەگەڵی ئەمە نوشتە چییە جادو چییە بەڵام ساحرمانیشەیە ساحر ئەبێ ئیمانت پێ هەبێ لە قورئانە هەیە ساحرێک ئیشی ئەوەی دانشە سحر لە جەنابتەکە سحر لە منەکە سەیری کە ئێمە لە دنیایەکی مۆدێرن ئێمە لە دنیایکی هەڵبەتە پێش تەلەفۆنەکە ویستە قسێ بکەی لەسەر بەرنامەکە حەزەکەم قسێ تاوکی بەڵام ئێمە باسی دنیایکی مۆدرن و سیستەمەکەین بەڕاستی یعنی ئێمە خەومان ئەوەی ڕۆژە لە ڕۆژان کوردستان بگاتە ئاستی ئەو وڵاتانی کە ئەگەر جار و بار سەفەرێکی بۆ تیا بکەین بەڕاستی ئەگەر ئەساسی ئەم شتانە هەبێت ساحیرێکە بۆ یاسا کۆشکەکەی بەقەر کۆشکێکی ئەوە نەک تەنازول کا بۆ $100 و $200 من ئەی ئەو بۆ خوژیانی خۆی چاناکە ساحیر شتێکی پێچەوانی دین و هەموو بنەماکانی دین و لە هەموو دیانەتەکانیش مەرفۆزە باش من مەقسەدم ئەوەیە وستم قسەکەی خۆم بکەم ئەم بەرنامەی جەنابێت ڕنگدانەوەیکی باشی ناو کۆمەلگا بینیوە دەستخۆشیت لێ دەکەین بەڵام گرنگ ئەوەیە ئەم دیاردەیە نەمرێ بۆ کات و ساتێکی وەختی بۆ دابنەی بۆ نمونە ئێمە ئەوەی سەکابراایە کە تەلەفۆنت بۆ کردوەر ئاگای لەو بڕیارە نییەکەوە پۆلیس بە دوای ئەو کەسانەوەیە ڕاست ینی معنەی وایە هێشتا ڕنگدانەوەی زیاتری دەوێت هێستا ئیشکردنی زیاتری دەوێت بۆیە جیاشی بکەینەوە ئێمە ساحر مەمنوعە من پێم خۆشە یاسا دەربچێت ساحر ئەو کەسەیەکەوە تێکدانی ئینسانە تێکدانی کۆمەلگایە تێکدانی خێزانکە بە دوا قسە بەدوا قسە ئەوەیەکەوە ئێمە دەبێت ئەو هەماهنگگی کە جەناب دروست کردووە ئێستا سێ کەسایەتیت بان کردووە ئەم هەماهنگگیە بەردەوام بێ من لە وزارەتەکەی خۆمەوە جەنابی مافەروەر و لیوای بەڕێزمان لە پۆلیسی و لە وزارەتی ناخۆی خۆیەوە
حەقا هەموو لایەنەکان حەقا هەموو ئەو کەسانی کە بەرپرسن لەم کۆمەلگایە لە مامۆستای قوتابخانەوە دەست پێ دەکا لەوانەوە دەست پێ دەکا کەوا قسەیان ڕوا ناو عەشیرەت و هۆز و کەسوکاری خۆیان لەوانە دەست پێکا کە باوک مناڵەکانی خۆی تێبگەێنێ مامۆستا خەڵکی مزگەوتەکەی خۆی تێبگەێنێ گەنجان لە ناو یەکە ئەم دیاردەیە قێزەوەند بکەن هەمومان ئەگەر بێت و حملەیەکی جوانی پێنەکەین دەستخۆش بنامێ بە بینەران بڵم چکە ڕەنگە ئینتیباع ئەگلای بینەران هەبێ و خەڵکان ئەو خانمانە یا ئەو کەسانی کە قوربانی دەسی ئەم دیاردانن پێتانوا بێ خەڵکانی با بڵین نەخوێنەوار و چاوکراوە نەبن بەڵام بەداخەوە ئەو دیاردانی ئەو قوربانیانی کەلامە نزیکی 100 قوربانی نووسیەوە بەڵام فرێ هەمووی ناکەین بخوێنەوە بڕوان پێ بکە ئەتوانم بڵێم لە سا 6 بۆ هەفتای خەڵکی خوێنەوار و خوێنکاری زانکۆ و مامۆستا و فەرمانبەری شوێنە گشتەکانن بیانی ئەمێەوە بڵم کە خەڵکی چاوکراون بەداخەوە تووشی ئەم گرانە بوون کاک سەرکە و دوا قسەم بۆ بکە دوا قسەم بۆ بکۆیتر بەرنامەکە کۆتاییەت ئاخر قسە چیە بۆمان و چۆنی با بڵین دڵخۆشمانەکەی چکەیتر وەکو دیاردە و دەروونێمە ئەم بابەتە لێرە داخەین و هیوادارین چەند ساڵێکی ترە گەرویستمان بەرنامە لەسەر ئەمە بکەین تەنها تەلەفۆنێکیش نەبێت نەک بە چەند دقەیە پێش بەرنامەکە ڕقەممان دەستکەوێت و ئەو قسە ڕەنگا و ڕەنگانەشمان بۆ بکە فەرموو دوا قسەم بۆ بکە بەڵێ ئێمە وەکو پۆلیس وەکو دادگاکانی ناو شاری سلێمانی خەڵک دڵنیاکەینەوە بۆی کە چ بە پەیوەندێکی تەلەفۆنی یا عینوان و شوێنی ئەو جادوگەر و سحر بازۆوانەی کە دەستی خەڵکە بڕن بماندێنێ خۆمان ئیجراتکەین نایەنە پۆلیس دەرگای داواکاری گشتی و دادگا بەڕێزەکان لەسەر پشتە بۆی بچنە لە ئەوان و ئێمە ژۆکو جهەیەکی تەنفیزی کە پۆلیسین بتوانین بڕیارەکانی دادگا جێبەجێکەین و وڵاتەکەمان لەو کەسە نزمانە جیاکەینەوە وایان لێ بکەین کە تەنها لە ژوورەکانی زیندانە ژیان بەسەر بن دەسەکانی خۆش بێ و نمونەتان زۆر بێ ئێمە ژۆک و میدیای وەکو میدیایکی پرۆفشنال لە کوردستانە پاڵپشتی لە ئێوەکەین و هەماهەنگین لەگەڵ ئەو چالاکیانی کە ئێومانانی کەن خوا نمونەتان زیاکە و زۆر سپاس کاتێکی خۆش هەبێ ناسکخان دوا قسەم بۆ من هەرەوە ناڵم ئێمەی ئافرەت دەبێت زیاتر و شارتر بینە بەرامبەر و بابەتانە تەرویج نەکەین بۆ فکرێ و فاڵگر و ساحیانە تەلەفۆنم کرد تۆ تۆزێک سەرنجڕاکێشیش وڵی ئەوە تۆزێ خەفەت و بێتاقەتی و ئەوە هەبێ و لاپڕ تەلەفۆنی بکەی زەلامە پێ بدە بە 250,000 لە ماوەی هەفتەیە بۆ چ ڕۆژە گرفتەکە ئەلەویایە لەوێ کاک دەرون کاتێکە تۆ کەسی یەکەم جار ماوە بۆکو حقیقت خۆم بەر ئەو حاڵەتە بکە و مۆمانە هەڵبەتە بەرنامەی دووەمم لەگەڵ لە جێگەیە کاکرۆکو لە ئەو راپۆرتەش تابینیتان لە جێگەیە کاکردمان هەر چوومە ناو ئەو ئەجوایی فاڵ و دوو کەڵ و هەڵ خرنکان مەتا یەک هەفتار قورگم ناتەوە تایمۆنە دوو کەڵی کرد بە قورگما هیچی شیوا دەرنەچوو بەڕاستی ینی هەندێشتم پێوت بۆم بکەی چیوا دەرنەچوو دوای پێمان تۆ وتیەوە تۆ بڕوا و پێینە بۆیە دەرناچێت باشای ترە بێ بڕوا و پێ بێت تەبان یەکەم جار ماوە تەلەفۆنەکەم ینی بیرەکەم ئەگەر کەسێک لە تەنگانەیەکی قورسا بێ لە گرفتێکی دەرونی و ڕۆحی قورسا بێت ینی پەنا بۆ هەموو شتێگا تۆ لە تەلەفۆن بۆ پیجێکی وا کێڵێ بە 250,000 و خاتریش دەگرم لە ماوەی هەفتەیە بۆ چ ڕۆژە مرازە حاصلەکەم و ئەو کچێک کە ئەتێ بۆ ببێ وەڵا پێنجەوە نایەگەر تۆزە جیفانە گەرم بێت ئەخر خۆی قەناعەتی هەیە بۆ بابەتە پێی وایە لەگەڵ پەیوەندیکردنی بە ئەو فاڵگرەوەیان باڵێن ساحیرەکە مشکلەکەی بۆ حلەکە ئەمە بۆ خۆی مەسەلە قەناعەتەکەیە و لە دوجاریشە ڕەنگە کێشەکە حل ببێ بەڵام پەیوەندی نییە بە قسەی فاڵگرەوەکە تۆ کە نسیب لە کارێکە هەبوو چارە نووسی بە شێوەی بوو خی گەورە چۆن نووسیبێتی بۆ شێوازاوێ بەڵام چونکە ڕێکەوت لەگەڵ ئەوەیە کە پەیوەندی کراوە بە فاڵگرەوەکە و کێشەکانی خۆتی بۆ باز کردووە مشکلەکەت حل بە پێ وایە کەمە فاڵگرێکە بۆیم هەرەوە ناڵم ئافرە دەبێ و شارتر بێ ئەو تەسویقە نەکرێت بۆ فکری فاڵگرەکان چکە زۆر جار ئێمە ئافرەت و بابەتە باسەکەینە ناو خۆمانە ئەڵێن چوونەتە لای فڵان فاڵگر مشکلەکەم بۆ باز کردو وڵا هەستەکەم کێشەکەم چارەسە بە بەڵام خۆمە پەیوەندی نییە بە ئەوە ئەمە تۆ بۆ خۆت چارەنووسی ژیانی خۆتەکە بە شێوازێکی دەرهاتووە و هەمیشە ئەڵم ئەو پارە جوانێکە لە بەردەستی ئێمە بۆ بیدەین بەدەست کەسێکە فاڵگرێ ئەگەر ئەو ڕاستەگە پەیوەندیکی هەبێ لەگەڵ خۆی گەورە هەرچەنەوە پەیوەندی لەگەڵەوە ناکە خۆ منیش ئینسانێکەوە بێ من پەیوەندیم باشتر هەبێ لەگەڵ خۆ چکە من خاوەن قەزیم من ئەو کەسم کە زۆم لێکراکاتە من پەیوەندیم باشترێکە لەگەڵ خوایە دەستەکانی خۆش کاک عەبدوڵ خالق دوا قسەم بۆ بکە و با زۆر بەردەوام دەبین ئێمە بەردەوام دەبین لەو بابەتە هەر یەک لە بەرنامە گرنگەکانی کابینەی نۆی حکوومەت خەمی خەڵکە و بە دوواداچوونە بۆ هەموو کێشەکانی خەڵک یەک لە کێشەکان ئەو کێشەکە کە ناومە لێنا کارەسات
من داوا لە خەڵک دەکەم لە هەر بابەتێک یان لە هەر کێشەیەک دەنجیان ناگاتە ئێمە ناتوانن بێنە لە ئێمە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ئێمە بەو پەیوەندیانەوە هاوکاریان دەبین هەرچی ئیزراعاتی پێویستە بەرامبەر ئەو کەسانە دەکەین کە پێیان دەگوترێت ساحر و فێرباز و تەڵەکە باز نەکەم و دەبێ جیاکێنەوە جیامان کردوێتەوە فایلەکانیان هەموو لە لای مە مەوجودە ئیشاءالله ئێمە بەردەوام دەبین و تا ئەو دیاردێش دەستەکان خۆش بێ و نمونەتان زۆر بێ و کاتێک کە ئێوە دەسوپل نەرمەکەن لەگەڵ بابەتێکی میدیایی لەسەر دیاردەیەکی کۆمەڵایەتی ئێمەش دڵخۆشترەکە ئێمەش گەشتبینترەکە بۆی کە خۆشبەختانە زۆربەی بەرنامەکانمان وەکو جەنابێتە زۆربەی بەرنامەکانمان جێپەنجەمان دیارە توانیمانە شتێک ئەگەر گۆڕانکاریەکی گەورەش نەبێ دروستیکەین بە پشت و پەنای ئێوە زۆر سپاس بۆ هەموو لایەک من لە کۆتایی بەرنامەکە ئاڵم ئیتر تەواو ئەوەی کە گوێتان لێبوو ئەگەر لە قۆناغەکانی پێشووتریشە ئەم دیاردەیە بەڕێوەبەراتەکانی پۆلیسی سلەیمانی و هەولێر و شارەکانی تر لە ئاستی شخصی و لە ئاستی داواکردن و پێشکەشکردنی داوای هاوڵاتیانە ئەم ساختەچانیان گرت بێ ئێستا بە یاسا ئەمریان پێ کە ئەمانە بگیرێ بۆیە تکاتان لێ یەکەم هەچ کەسێ خۆی بە قوربانیە زانێ لە بریەوەی کە 10 دقه 5 دقه 6 دقه نامە بۆ منە نووسێ و لەگەڵ منا قساکە منی شەمان ڕێنمای تێمێت تکایە گەل لە سنووری سلەیمانیت تەلەفۆن کە بۆ 105 یان ژمارە 100 بەبێ ئەوەی ناوی خۆت بڵێ بەبێ ئەوەی شوێنی خۆت بڵێ بەبێ ئەوەی بڵێ کچی فلان و کچی فیسارم و کوڕی فیسارم ئینوان و ئەدرسی ئەو فاڵچیە ئەو ساختەچی کە قۆڵی بڕیت و کردویتی بە قوربانی بەلایانی ئەمنی بڵێ با عیبرە دووەرگرێ بەبێ هیچ ترس و دڵڕاوچەیەک گریمان هەموو ئەو داوانی ئێمە کردومانە کەس ناڵێ ئێوە کردوتانە و کەس ناڵێ ئێوە چین بۆی کە مافەکانتان بۆ بگەڕێتەوە تا کاک عەبدولخالقەڵە یەکێک لەو خانمانە 5 دەفتەر دۆلاری یاوە بە یەکێک لەم ساختەچانە ئێمە توانیمانە بۆی بجێڕینەوە واگەر لە سنووری هەولێر و دەوروبەری تەلەفۆن کە بۆ 134 و 144 بەبێ ئەوە یۆکو خۆیان فەرمیان نەناو بڵێ نەبڵێ کچی چێم نەبڵێ کوڕی چێم بۆی کە ئەم خەڵکانە ببنا عیبرەت بڕوان پێ بکە لە ماوەیەکی زۆر کورت ئەگەر ئێوە دەسوپل نەرمکەن و دەستکەن بەم قەڵاچۆکردنی ئەم خەڵکە ساختەچانە بڕوان پێ بکەن لە ماوەیەکی زۆر کەمان ڕەنگە 6 مانگی تر سلەیمانی و هەولێر و دۆک و شارەکانی تر ئەم دیودیوکەی یەک کەسێ دەست نەکەوێت لەمانە و وڵاتەکەمان ئەم کێشە دەرونیانی تیاکەم بێتەوە ئەو دیاردانی کاتووە بۆ لای منە و قوربانیانی کاتووە بۆ لای من بڕوان پێ بکە ئەگەر بیخوێنەوە و بزانن چی کراوە ینی من خۆم تۆزێک بەڕاشکاوە زانم لە قسەکردنا بەڵام بەشێکی تیا بڕوان پێ بکە خۆشم ڕووم نایە باسیکەم کە چتە حڕوشێکی پێکراوە کە سوکایەتیەک بەجەستەی کراوە بەڕاستی هیوادارم شتێکمان کرد بێ و شتێکی شەکەین دەروون و دیاردە بەردەوامە هەتا یەک دیاردەی ناشتین نەم کۆمەڵگەیە بمێنێ کاتێکی خۆش زۆر سپاس.